İşte İstanbul'umuzun Büyükşehir Belediye Başkanı. دوایەوەی پارچە ڕکابەرە تورکیەکان ناوی پاڵەوراوانیان بۆ سەرۆکاتی شارەوانی ئیستانبول دیاری کرد کە لە سیویەکی ئازاری داهاتوودا هەڵدەبژێردرێ. هەریەکە و بەرنامەی هەڵبژاردننی خۆی ڕاگەیاند و دەستی کردە هەڵمەتی هەڵبژاردن و گەڕانی چڕ و پڕ بۆ ڕاوەی بۆچوون و بەرنامەکانی. بەڵام پرسیاری گرنگەوەیە ئەم جارە دەنگی کوردانی ئیستانبول بۆ کێ دەبێت؟ با درێژایی مێژووی هەڵبژاردنەکان هەمیشە دەنگی کورد پارسەنگی دەنگەکان بووە و ئەو لایەنەی سەرخستووە کە دەنگی بۆ داوە باوەکو بەرامبەرەکەشی زۆر بەهێز بوو بێ. ئەوەی لە ساڵی 2019دا ڕوویدا باشترین بەڵگەیە لەسەر کاریگەری دەنگی کورد ئەو کاتەی دەنگی بە ئەکرەم ئیمامۆغڵۆی پاڵێوراوی هاوپەیمانی گەلدا کە بریتی بوو لە هاوپەیمانی ئۆپۆزیسیۆن و بەڕێژەی لە 154 سەرکەوت بەسەر بنعالی یاڵدرمی پاڵێوراوی هاوپەیمانی جەماوەری سەر بە حکوومەت بەڕێژەی لە 145 دەنگەکان. پارتی دادوگەشەپێدان بە خێرایی لەو وانەیە تێگەیشت و پێداچوونەوەی بە هەژمارەکانیدا کرد. بۆیە پەیوەندی بە چەندین کەسایەتی کاریگەری سیاسی و ڕووناکبیری کوردیەوە کرد کە تا ڕادەیەک بە گونجاوی دەزانین لەگەڵ بۆچوونەکانیدا بۆ چارەسەری کێشەی کورد کە شتێکی زیاتر لە ئازادی ڕووناکبیریان دەداتێ بۆ دەستگرتن بە کللتوریانەوە وەکو نەتەوەیەک. لێرەوە هاوپەیمانی لەگەڵ پارتی هوداپار کە نوێنەری کوردانی پارێزگار دەکا سوودی گەیان بە هەردوولا. ئەو پارتە لە پەرلەماندا بووە خاوەنی 2 کورسی و کوردانیش دەنگیان بە هاوپەیمانی جەماوەردا و زۆرینەی ناو پەرلەمانیان بۆ دابی کرد. İşte Cumhur İttifakı. گەرچی پارتیگەلی کۆماری و هاوپەیمانەکانی لە ئۆپۆزیسیۆن زۆر سوودیان لە دەنگی کورد وەرگرتووە، بەڵام دوجار جگە لە دەنگەکان نەکی چەند بۆ کورد نەکردووە، بەڵکو هەڵوێستیان بەرامبەر بە کێشەی کورد لە هاوپەیمانی حکوومەت زۆر خراپتر بووە. بۆیە لە دوای هەڵوێستی سەرۆکی گەلی کۆماری ئۆزگۆر ئۆزیل لە ڕەخنەی توندی لە پارتی کرێکارانی کوردستان و عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری باوەکو پێشتر هەندێک بۆچوونی لەسەر کورد و گیراوانی سیاسی پێشکەش کردووە. کوردەکان بە یاریکردنی سەرپەتی هەڵبژاردننی تێدەگەن و تەنیا بەوەی دەبینن کە دەنگەکانیان ببە، بۆیە ڕێبەرانی کورد بە تۆڕەیی لەو هەڵوێستانە دەڕوانن. بۆیە توێژەران بە نزیکی دەزانن کە کوردانی ئیستانبول ئەمجارە سزای پاڵێوراوی ئۆپۆزیسیۆن بدەن و دەنگەکانیان بۆ پاڵێوراوی جەماوەر مۆراد کوڕوون بڕوە. بە تایبەتی هوداپار و کەسایەتی پارێزگارە کوردیەکان لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی پێشوودا زۆر سوودیان وەرگرت و توانیان ئاک پارتی بەرەو خۆیان بهێن و تا ڕادەیەکیش لە مەهاپەی ڕەگەزپەرست و بەرنامەکانی دووری بخەنەوە. تەنانەت مەهاپەش ئەوانی وەکو هاوپەیمانی خۆی قبول کرد.